هێزە ئاسایشەکانی عێراق ناوچەی زیاتر کۆنتڕۆڵ دەکەن. دیپلۆماتێکی ئەمریکایی باز لە کێشەکانی نێوان کورد و بەغدا دەکات. هێزەکانی سووریای دیموکرات بە فەرمی ئازادکردنی ڕەقا ڕادەگەیەنن. سڵاو ئەم کاتتان شاد جارێکی تر بەخێر بێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنێکشن. سڵاو و رێزە ji بەرنامە کورد کۆنێکشن یا گۆلەدەنگی ئەمریکا لە واشنگتۆنی هەر ڕۆژین ئینیێ و سێشەمان تێ بەلافکردن. هێزا عێراقی بەردەوامەت کۆنترۆلکردنا دەڤەرین بێناکۆگ و ئیرۆژی هاتە ڕاگەیاندن هێزا عێراقی باژارۆکê پەردێ خستە ژێری کۆنترۆلاخە. هێزە ئاسایشی عێراقیەکان دەستیان گرتووە بەسەر دواناوچەدا لە پارێزگای کەرکوو. شارۆچکەی پردێ دەکەوێتە سەر ڕێگەی سەرەکی نێوان شاری کەرکووکی دەوڵەمەند بەنەوت و هەولێری پایتەختی هەرێمی کوردستانی عێراق. بەڵێ لە ئالتین کۆپریت هێرش دەکات، لە دووبس هێرش دەکات. ئێمەش پیسمان بەدەستەوە نییە بەڕاستی دەوا لە هێزەکانی هاپایمانان دەکەم بەهانەمان بین. ئەوەی ئێستا چی لە تازە ساخ لە ناو مەدەنی لە ناو زێرەبانی بەڵێ شەهیدمان هەیە بێگومان. دوا بە دوای ڕفراندۆمەکەی ڕۆژی 25 مانگی نۆی کورد بۆ سربەخۆیی بەغدا دەستی کرد بە هەوڵەکانی بۆ سەپاندنی دەسەڵاتی حکوومەتی نێوەندی لەو ناوچانەی لە ساڵی 2014ەوە هێزی پێشمەرگەی کوردستان کۆنترۆڵیان کردبوو لە چوارچێوەی شەڕی دژی داعشدا. ڕیفراندۆم تەواو بوو بە ڕابردوو لەسەر وەختێکی ڕابردوودا کراوە و ئەنجامەکەشی کۆتای پێاتوە. هیوادار بن خۆیان کۆتای پێبێنن. پێشماوتن و نەیان کرد. ئیتر ئەوە تا لەسەر زەوی کۆتاییمان پێهێنا. ئێستاش پێویستە لەسەر بنچینەکانی دەستور مافی هاوبەش و بەشداری نیشتیمانی لێکتێگەیشتنمان هەبێت. حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی خۆی بۆ دیالۆگ نیشان داوە لە پێناو چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا وەک لە ڕاگەیانەکەی داهاتووە لەسەر بنەمای دەستوری عێراق و لە چوارچێوەی شەراکەت و تەوافقدا. لەگەڵم ڕووداوانەشدا هێشتاش وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کورد بە بەشێک لە عێراق دەزانێت لە کاتێکدا کورد داوای سربەخۆیی دەکرد. ڕاستە بەڵام من پشتیوانی ئەو هەوڵە ناکەم. ئەوەی دەمەوێت بیکەم جێرانەوەی کاریگەریەکانی ئەمریکایە چونکە ئێران ڕووداوەکان بڕێوە دەبات. جامە چۆن دەکەین؟ چیان لە ئێمە دەوێت؟ ئەوان کۆمەجی لەشکری و مەشق و ڕاهێنانیان دەوێت. ئەگەر بگەڕینەوە بڵین ئەم جارە دەمێنینەوە ئەوە شەڕەکان کۆنترۆڵ دەکەین. کەرکووک شارێکی فرەنژادا ناکۆچی لە نێوان کورد و عەرەبدا هەیە. عێراق وڵاتێکی باش بوو تاو کاتەی بەجێمان هێشت. هەر لە ناو کۆماریەکاندا ڕای جیاوازن. سیناتۆر تێد کروز لە ڕاگەیانێکدا داوا لە سەرۆکوەزیری عێراق دەکا سەنگی بخاتە سەر شکستپێنانی داعش و هەوڵەکانیشی دژ بەگەلی کورد ڕابگرێت. سیناتۆر تێد کروز دەڵێت ڕۆڵی کورد گرنگ بۆ لە شکستپێنانی داعشدا خواستی خۆیان بۆ سربەخۆیی خستە ڕوو دەشڵێت پێویستە وڵاتانی دیموکراسی لە سەرانسەری جیهاندا دان بەو هەوڵانەی کووردا بنێ بۆ گەیشتن بە مافی خۆیان. بەڵام نە لێدوانەکانی گەورە کاربەدەستانی کورد نەشیکردنەوەکانی چاودێران و سیاسەتمەدارانی بیانیش هەر هیچ نەبێت تا ئێستا نەیانتوانیوە نیگەرانی و دڵەڕاوچەکانی شەقامی کوردی بڕەوێننەوە. کەرکوو کوڕی بەسەری بوو هەم کوردەکەی هەموو تاران کرا هەم زۆریش کوزرا بەراست هێوارێ بە ڕۆژەوە خەبەرمانەدا لە تەلەڤیزیۆنی کاکە سبەینێ خواتی بەغدا دێتن ڕەت دەبی دا ئێداگیر دەکا کەس تەقینەکە ئەوان دەیت خەزرەکە دیار بوو باشکە کەرکویان فرۆشت. یعنی ئەو حزبانە لەنا خۆیان لە فامیان کرد بوو دەبنەوە کەرکوو باشکرا فرۆشرا بوو هەتا وەتیقانی ئێرەش هەم دەفرۆشرێ. ڕاستەکە دوێ کەرکوو فرۆشە ئەو حزبانە کوردیان فرۆشت. من وەکو تاکێکی کورد ئەکرێ بڵێم وەکو هەموو تاکێک لە دوێنێەوە هەمومان تووشی شک بووینە بەڕاستی ئەو زروفەی کە لە دوێنێ ڕوویداوە بەڕاستی کوردی تووشی ینی شتێکی وا کردووە هەمومان تەوەقعمان نەدەکرد. بەڵام ئەمە ئەگە بینەوە بگەڕێنەوە بۆ مێژوو هەموو ئەو دەور و بەردەوڵەتە ئەقلیمی و دەوڵەتیەکان هەموو کاتێوایان لە کورد کردووە پشتیان لە کورد کردووە. بەڕاستی ئەمە ئەتوانم بڵێم موامەرەیەکی دەولیە دژی کورد کراوە. ئەگەرچی کێشەکانی نێوانیان زۆرن
بەڵام دەکرێت دۆسەی نەوت و داهاتی نەوت وەک بەشێکی سەرەکی قەیرانی نێوان بەغدا و هەولێر لێی بڕوانرێت وەلێ هێشتا دیار نییە ئەم سوتەمەنیە خەون و خواستی کام لایەن ئاوردەدات و هەموو قەیرانەکانیش لەسەر جوگرافیایەکی کێشە لەسەرە. هەر سەبارەت بە دۆخی ناوچە جێناکۆکەکان و دوایین پێشاتەکان دەچینە لای پەیامنێرمان دڵشاد ئەنوەر لە کەرکووک. دڵشادم کاتت باش و نوێترین زانیاری چی هەیە لای تۆ؟ ئەم کاتت باش، زۆر سپاسخات وێرەوە. دیارە نوێترین زانیاری ئەوەیە ئێستا شەڕی نێوان حەشد و هێزە عێراقیەکان لەلایەک و پێشمەرگە لە لاکەی تر نزیکی با بڵین بازگەی قوشتەپە یاخود با بڵین دبسی تێپەڕانەوە لە ناحەی پردێ کیلۆمەترێک سەروی کیلۆمەترێک چوونەتە ئەودی و لێرەشەوە لە سنووری پارێزگای دیالەوە ئەوەندەی معلوماتەکان هەیە جێشی عێراقی لە جەلەولایەن تێپەڕانەوە ئەیانوێ بێنەوە شوێنانی کە با بڵێن بە خەتی 34 ناوە برێت. بەڵام لە بەدەر لەمانە یعنی تاکو ئێستا لە ناو کەرکووکە هیچ جموجۆڵێکی نائاسایی نییە، لە شوێنەکانی تر نییە. بەڵام ئەوەی کە جموجۆڵی نائاسایی ئەوەیە کە هێزێکی زۆری پێشمەرگە لە سلێمانی و بە ئاراستەی کەرکووکە ڕوات. بە پێی زانیاریەکانی ئەوەی کە ئێمە معلوماتمان هەیە داچوونمان بۆ کردووە ڕۆیشتنی ئەم هێزە زۆرە لە کاتێکە کە حکوومەتی عێراق و یەکێتی لەو منطقەیە هیچ کێشەیەکی ئەوتۆ لە نێوانیان نییە. بەرپرسانی یەکێتی بەشێکی زۆریان لە ناو کەرکووکان بۆیە گومانەکان وان یاخود ئاراستەکان وان بەرەولای هەولێر بڕۆن، بەڵام هێزە بۆ بەرەولای هەولێرە بریان. بەڵێ دڵشاد، ئەی لەلایەنی سیاسی ئایا هیچ لێدوانێک بەرپرسەکان هیچ لێدوانێکیان داوە هیچ ڕێنماییەک هەیە؟ تاکو ئێستا ئەوەی کە هەیە لەسەر ئاستی سیاسی یعنی زیاتر شتەکان با بڵێن بەنهێنی ئەڕوان پەیوەندی هەیە، عیلاقات هەیە. داواکاری بەغدا ئێستا تقریبا داواکاریەکانیان ئەزانن کە با بڵێن پێشمەرگە و هەرێمی کوردستان تا ڕادەیەک لاواز بووە. داواکاریەکانیان لە تێپەڕبوون لە ناوچە کێشە لەسەرەکان گۆڕانکاریان بەسەر هاتووە، داوای گۆڕانکاری لە سوڵتە و لە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستانەکەن. واتە ئێستا ئەوان نەزانن کە هاتوونەتە پێشەوە کۆمەلگای نێودەوڵەتی بە تایبەتی ئەمریکا موقفێکی حەسمکەرەوەی نییە بۆی سنوورێکیان بۆ دابنا. تورکیا و ئێران ڕێکەوتنیان کردووە، بۆ ئێستا داواکاریەکانیان لە کۆنتترۆلکردنەوەی ناوچە کێشە لەسەرەکانەوە فراوان بووە، داوای گۆڕانکاری لە ناوخۆی هەرێمی کوردستانەکەن. واتە یانەوێت لە ناوخۆی هەرێمی کوردستانیشا گۆڕانکاری سیاسی ڕووبدات کە گۆڕانکاریەکان بە پێی خواستەکانی ئەوان بچێتە پێشەوە. بەڵێ دڵشاد، دوا پرسیارم ئێستا تۆ لەوەیت و لە ناو خەڵکایت، ئەی خەڵکی ناوچەکە چی ئەڵێن؟ ئەوان چیان ئەوێت؟ دیارە خەڵک بەعام تووشی ترس و دڵە ڕاوکێ بووە. ئەوانەی کە لە ناوچە کێشە لەسەرەکان لە هەندێک حاڵەت ئەوانەی کە کەوتوتە شوێن حەشدی شعبی و ناوخۆی حەشدی شعبی دەستدرێژی و تعدا لە کۆمەڵی خەڵک کراوە بە پێی زانیاریەکان، بە تایبەتی لە ناو خورمات و لە ناو کەرکووکیشە حاڵەتە تۆمار کراوە. بەڵام زیاتر دەستدرێژەکان لە ناوخۆی هەرێمی کوردستان لە ناوخۆی ناوچە کێشە لەسەرەکان. بەڵام لە ناوخۆی هەرێمی کوردستان خەڵک ئەو وەزعی ئەوەیە بیسیە ترسی لەوە هەیە ئەم هێزانە بەریان پێ نەگیرێت، زیاتر بێنە پێشەوە بە ئاستی ناوچەکانی هەرێمی کوردستان. بەڵام ئەوەندەی کە من قسەم لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان کردووە داخلی هەرێمی کوردستان نابن و خەتی 34 تێناپەڕێن. بەڵێ زۆر سپاس پەیامنێرمان دڵشاد ئەنوەر لە کەرکووک سپاس دەکەین. دێ دەربارەی ڕووداوین داوی لە هەرێما کوردستانی کۆنتترۆلکردنا هەند دەڤەرن بێناکۆک ji aliyê hêza Iraqê ve li Washingtona paytext jî hin giftugû tên kirin ji aliyê diplomatên Emerîkî di derbarî rewşa heyî û paşeroja wê. ڕووداوەکان لە هەرێمی کوردستانی عێراق خێران با چەند ڕۆژێکی کەم ناوچە جێناکۆکەکانی ساڵانێکە هەرێمی کوردستان بەڕێوە برد بێڕوبەڕووبوونەوەیەکی ئەوتۆ درایە بە حکوومەتی ناوەت لە سەردەمێکدا سەرکردەکانی کورد لەو هەرێمە سوود بوون لە ڕادەست نەکردنەوەی ئەو ناوچانە بە ناوەند بە هۆکاری ئەوەی بە خوێنی ڕۆڵەکانیان داعشیان لەو ناوچانە پاک کردوێتەوە. جێمس جێفری باڵێزی پێشووی ئەمریکا لە عێراق و تورکیا لە واشنگتن لە کۆڕێکدا ئەوەی خستە ڕوو ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستان هەڵە کوشندەکە بوو. بۆچی ڕێگە نەدرا حکوومەتی هەرێم سربەخۆیی بەدەستبێنێ؟ ئەو کەسانش کە لە واشنگتن ئامۆژگاری حکوومەتی هەرێمیان دەکرد بەو ئاڕاستەیە نازانم چیان پێوتون. سەیری نەخشە بکەن، ڕەنگە پەیمانی ئەوەیان دابێت کە لە ماوەیەکی کەمدا فڕۆکە هەستێنن بۆ بەرگریکردنی لە مەسعود بەرزانی و هەولێر. بەڵام چۆن دەگەنە ئەوێ؟ لە ئاسمانی تورکیا کە دای خستووە یان لە سووریای ئەسەد یان لە بەغدای عەبادی یان لە ئێرانی خامەناییەوە 50 ساڵە سەرقاڵی کاری دیپلۆماتیم کارێکی وەها ناشرینانی وام نەدیوە. لە ماوەی چەند ڕۆژێکدا سیستمی سیاسی ئەو ناوچەیە هەرەسیێنا
ڕیفراندۆم سەرەتا بڕیاری سەرۆکی هەرێمی کوردستان بوو، دواتر بووە بڕیارێکی جەماوەری. زۆر لە پارتە کوردیەکان لەو ڕیفراندۆمە بەشدار بوون، بەڵام خوێندنەوەی کورد بۆچی بەم نسکۆیی گەیاندن؟ ئایا خوێندنەوەی سیاسی کورد لە جێی خۆیدا نەبوو؟ لوقمان فەیلی باڵێزی پێشووی عێراق لە واشنگتن باسی دەستکەوتەکانی کوردیە کرد لە دوای 2003ەوە کە چ بەرەو پێشوونێکی بەخۆوە دیبوو. بەردەوام ستافی کۆنگرس و سەنەتۆرەکان سەردانی نووسنگی حکوومەتی هەرێمیان کردووە. پەیامی ئەوەیان گەیاندووە کە کورد هاوبەشێکی جێی متمانەی ئەمریکایە لە عێراق. ئەمەش وای کرد کورد خوێندنەوەی ئەم پەیوەندیەی لەگەڵ ئەمریکا بەو ئاراستەیە بکات کە لەمەڕ ریفراندۆمەکەیان ئەگەر ئەمریکا دژایەتی کورد نەکا ئەوە ڕەنگە ریفراندۆمەکەیان لا ئاسایی بێت. دوای چەند ڕۆژێک ئالۆزی و شەڕ و پێکدادانی پچر لە نێوان پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی عێراق تا ڕادەیەک ئێستا دۆخەکە ئاسایی بۆتەوە و حکوومەتی هەرێمیش پێشوازی لە دەست پێشخەرەکەی حەیدەر عەبادی کرد. ئامادەشن بۆ دانوستان. لە کاتێکدا عەبادی ریفراندۆمەکەی هەرێمی کوردستانی بەڕابردوو ناوبردی بوو. بە خائین ناساندن و نانیشتمان پەروەری یەکتری هیچ پێشمان ناخات. واقعی سیاسی و جوگرافی دیارە. ئێمە پێویستە بگەڕین بە دوای هاوبەشیەکاندا و چارەسەرکردنی کێشە مەترسیدارەکان و چۆن کاریگەری وڵاتانی هاوسێ لەسەرمان کەم بکەینەوە و چۆنیش واقعی سیاسی تازەمان پێک بێنینەوە. گەرانەوەی ئەو ناوچە جێناکۆکانەی نێوان هەولێر و بەغدا وەک شارەزایان خوێندنەوەی بۆ ئەکەن لە بەرژەوەندی وڵاتی ئێرانە لە کۆڕەکەشدا ڕوون بوو کە چۆن مۆدیەلی حوسیەکان و حیزبوڵای لوبنانی و حەشتی شعبی هاوشێوەن لە خزمەتی ئێراندان کە ئەمریکا ئەوە ناخوازێ. بەڵام نیگەرانی ئەمریکا لە کورد لە دوای ڕیفراندۆم ئایا مەرجی ئەو پەیوەندیەیە؟ من هەست دەکەم ئەمریکا وازی لە کوردستان نەیەناوە، بەڵام ئەمریکا بڕیاری ڕوونی دابوو بیریشان دێنێتەوە سەبارەت بە ناوچە جێناکۆکەکان کە ناوچەیەکی تێکەڵاوە. هەروەها جوگرافیای نەتەوەی کورد بە پێی دەستوری عێراق دیاری کراوە. ئەوە مەسەلەیەکی زۆر گرنگ بوو بۆ عێراق. هەڵوێستی ئەمریکا وەلاوەنانی کورد نییە. ئەمریکا واژۆی لەسەر ئەوە نەکردووە کە کەرکووک وەک جێگایەکی جێناکۆک چەند ساڵێکە بە ملیۆنەها بەرمی نەوتی ئەو شارە لە ڕێگەی هەولێرەوە سەودای پێوە دەکرا. ئەو ناوچانە جێناکۆکە دەبێت ریفراندۆمیەک لای بکاتەوە. ئەوەی لە هەرێمی کوردستان ڕوویدا لە نێوان سەرکەوتن و شکستی سەربازی داخۆ کار دەکاتە سەر ئەنجامی و توێژی لایەنە ناکۆکەکان. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن. ئەوەی ئەمڕۆ نیکۆلی لێ ناکرێت ئەو ئالۆزیە سیاسی و ئاسایشەیە کە لە هەرێمی کوردستانی عێراقدا هەیە. هێزە ئاسایشی عێراقیەکان پێشڕەویەکی بەرچاویان کردووە و ئەم ڕۆژهێنی توانیویانە دەست بگرن بەسەر شارۆچکەی پردێدا، هاوکات ناکۆکیە سیاسیەکانی ناو هەرێمیش زیاتر دەبن. دکتۆر ڕێبوار فەتاح نووسەر و شیکەرەوەی سیاسی لە ستۆدیۆی لەندەنەوە ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنێکشنە. دکتۆر ڕێبوار سپاس بۆ ئامادەبوونت. پرسیارێکی سەرەکی هەیە لە نێو ڕای گشتی کوردیدا شەڕی داعش نەیتوانی یەکریزی بێنێتە ئاراوە و ئەم ڕەوشە ئاسایشەی ئێستای کورد پیادات دەڕوات هەر نەبۆ مای یەکریزی یان هاو هەڵوێستی. تۆ ئەم دیاردەیە چۆن لێک دەدەیتەوە؟ ینی دیاران دیاردەیە پێشەوەی شکستێکی سەربازی و بەڕاستی شکستێکی سیاسی بوو. ئەو شکستە سیاسیە بوو کە ڕۆژێک پێش ئەوەی هێزەکانی عێراقی بەرە و ناوچە جێناکۆکان بێت ئەوان لە دووکان شکستیان خوارد، لە نێوان خۆیانە لیان بوو بە شەڕ. ئەو شکستە سیاسیە کە دیارە کۆبوونەوەی شکستێکی 26 ساڵی بوو لە پێشمەرگا ڕەنگی یایەوە ئەوە بوو کە هیچ شتێک نەیتوانی ڕێگە لە حەشتی شعبی بگرێ بەرەو کەرکووک بێت. دەنا هەر هێزێکی پچکۆلەژە بووە ئەیتوانی هەندێک بەرگری بکات. بەڵێ دکتۆر ڕێبوار دەمەوێت پرسیاری ئەوە بکەم سەبارەت بە ڕۆڵی میدیا. ئایا ڕۆڵی میدیا چ ڕۆڵێکی هەیە ئێستا یاخود لە ڕابردوودا چ ڕۆڵێکی هەبوو بۆ یەک ڕیزیکردنی لایەنە سیاسەکان یاخود بۆ یەک ڕیزیکردنی هەر هیچ نەبێ کۆمەلگای کوردی لەم ڕەوشەدا؟ بیانی بە بۆچوونی میدیاکانی ئەگەر باسی میدیاکانی کوردستان بکەین بە تایبەتی ئەو میدیا دەنگ زمانە ناڵێم کە هیچ کەسێکن و هی لایەنێکن، بەڵام ئەو میدیانی کە پارێکی زۆران لە پشتەوەیە ڕۆڵێکی زۆر ناشرین و نەگریسیان هەبوو لەوەی کە کۆمەلگای کوردستان دابش بکەن، لەوەی کە نەک هەر نەک کوردستانی عێراق بەڵکو کوردی ناوچەکانی تریژ یا پارچەکانی تر بکەن بە دژمنیە ئێمە.
بەڵێ دکتۆر ئێستا لەم کاتەدا کە ئێستا شتەکان ڕوویاندا و وەک دەبینین هێزەکانی عێراقیش تا دێ زیاتر دەڕۆنە پێشەوە لە ئێستادا بەرپرسانی کورد پێویستە چی بکەن؟ یعنی بەرپرسانی کورد تا ئێستا هیچیان نەکردووە جگە لەوە نەبێت کە یەکتر تۆمەتبارەکەن و باسی ناکۆکتەکانی نێوانیان زەقەکەنەوە ئەوەی کە پێویست بۆ بکرێت بە تایبەتی مەسعود بەرزانی کە لە سەری هەرەمەکایە و لە سەری هەرەمی شکستایە ئەیتوانی بێتە سەر تەلەڤیزیۆنەکان و سەر لە میدیاکانە بۆ خەڵق قسەکە بزانێ لێرەوە بەرەو کوێچین بەڵام بە بۆچوونی من هیچ شتێکی وای پێنێ بڵێت نە ئەو نە سەرکردەکانی تری حیزبەکانی کوردستان خۆ ڕەنگە کارێکی خراپ نەبێ ئەگەر کۆمەلگای مەدەنی پێکەوە کۆبنەوە بزان چارە سەرچی و بکەونە جۆرێک لە دانووسان لەگەڵ بەغایە ڕەنگە وەش کارێکی زەحمەت نەبێ سەرباریەوەش ینی حیزبەکان بەڕاستی هەموو شتێکیان خواردتەنها لە کۆمەلگای نێودەوڵەتیشە دوو دەوڵەماتیان نییە بتوانێت ئەم کێشەیە زەق بکاتەوە ئەبینی هەر لە چوارچێوەی کوردستانە ئەم کێشانەیە ئەمە کێشەیەکی کوردستانی نییە ئەمە کێشەیەکی نێونەتەوەیە کە ئەمریکای لە پشتەوەیە کە پلانێکی نێودەوڵەتی ئێرانی لەگەڵایە تورکیا لەگەڵایە وڵاتانی تری لەگەڵای وڵاتانی تری عەرەبی لەگەڵایە ینی بەڕاستی ینی ئەوەی کە منێ بینم شکستێکی تەواوی واز لە شکستە عسکەریەکە بێنە شکستێکی تەواوی سیاسی و دیبلۆماتی ئیداری هێزە سیاسەکانی کوردستانی عێراقە. باشە دکتۆر تۆ پێ وایە ئەم ڕووداوانە یاخود ئەم ڕەوشە تاکەی بەم شێوەیە بێت ینی ئەگەر شتێک نەکرێت لەکوێیە کۆتایی پێدێت؟ بە قەناعەتی من هێرشە سەربازەکان بۆ بەدەستهێنانی دەستکەوتی سیاسین ئێستا حکوومەتی عێراق زانێ هەرچی شعبێ زانێ کە کورد خۆی ڕناگرێت لە بەر هێرشی بەغایە وردە داواکاری سیاسی و داواکاری ئابووری بەسەرا فەرزەکات هەتاکو زۆ بچووکیەکاتەوە و ئەیکا بە ئیدارەیەکی ناوخۆی بێدەسەڵات. جان پێ دوانیە کۆمەلگای نێونەتەوەی لێرەیە هیچ ڕۆڵێکی هەبێت هیچ فشارێک بتوانێت بکاتە سەر عێراق؟ نەخێر بادڵی خۆمان خۆش نەکەین بە قەناعەتی من ئەمریکا بە تەواوەتی ئەمریکا و بەریتانیا بە تەواوەتی پشتگیری ئابادیەکەن دیارە ئەوەش کۆمەڵێ پرسیاری کایەنێت پێشەوە کاتوانی گفتوگۆی بکەین بەڵام بەبێز یعنی ئەو هەڵەیە کە مەسعود بەرزانی کردی کارێکی وای کرد کە ئابادی بتوانێ گەلە کۆمەجیەکی نێودەوڵەتی و ناوچەی کۆبکاتەوە بۆی کورد بێدەسەڵات بکە ئەوەیە کە ئێستای بینی. بەڵێ دکتۆر ڕێبوار زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوونت بۆم بەرنامەیە لەگەڵماندا بووی. سپاس. من سپاس دەکەم. هێزەکانی سووریای دیموکرات کە ئەمریکا پشتیوانی لێ دەکات سەرکەوتنی بەسەر دەوڵەتی ئیسلامی لە ڕقەی پایتەختی خلافەتەکە ڕاگەیاند. حەسەدە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا بە فەرمی بەڕێوەبەرایەتی شارەکەی دابەدەست ئەو ئەنجومەنەی کە لە کاربەدەستانی ناوچەکە و خێڵەکان پێکهاتووە. هێزن سووریا دیموکرات ئەوە ئەمریکا پشتەوانیا وێ دەکەت بە فەرمی ئازادکردنەوە باژێرە ڕقە ڕاگەهاندن. پەیڤدارێ هێزا سووریا دیموکرات ئەوە کورد ڕێبەرەتیا وێ دکن ژناو باژێرە ڕقە پشڕاستکردن گۆ ئەنجومەنا سڤیلا ڕقە وێ بە ئەرکێ پڕێڤەبرنا باژێری ڕابێت. بەvê bîreweriya dîrokî em bejna xwe bû şehîdan diçemînîn ew ên bijîrî berxwedan bû azadkirina bajarê Reqa kirîn. Yekîna parastina jinan YPJ mil bi mil hêzên diyên Hesedê tevlî şerê giran yên dijî çekdarên Komala Dewleta İslamiya Daişê li tevaya Bakurê Sûriye û rolê berçav hebûn di azadkirina bajêra Reqa û Sûzdan berdewam bin li ser berxwedanê. هێزên me her ji destpêkê beşdarî şerî bîn û soz didîn berdewam bîn li ser nehêlana terorîstan. Wêraniyeka mezin bi Reqê ji encama şerên dijwar û hêrişên asmaniyên hevpeymaniya nefnetewî keft piştî nizîkî salekê ji destpêkirina operasyona azadkirina bajêrî. Paşmayên şerî û tirsa hebûna bomban di nav avahiyên bajarî de heta niha rêgire hember vegerana xelkê sivîl. Heta got em bajar bi rengekî ewlehî bikin ji milê wekî me got elgamê got hene û ji milê temşîtatên dawî yê got bin çêkirin weke quwetê eskerî heta di bajêr de yê wê xwe biparêze gelê Reqa xwe biparêze kî yê got divê hemlê de cê xwe girtibû jî piranî quwetên menê ereb bû û ê vî bajarî bû ê derdorî wî bûn وحتى ساغلامي حميد شنكن امي بهدوره كار بكن پشتي ما خص ساغلامي بدي زاني تستكنينه امي تسليمي مجلس مدني يا رقم
لقوناغا داویه یا شر رقه به هزاران سیویل مالن خو به جهلان و برو دورین آرام روین نتوین ایگرتی آمادهی خود دیار کر بو پیشکش کرنا آلیکاریان مروانی اگر روشا اولهیه دست بدد. اشکر قوات سوریه ام سپاسیا حسدی دکن با آزاد کردن رقه او ام هیوی دکن لنزیکترین دمدا و گرن مالن خو يعني فرحتنا مو دلخوشي ما بآزاد كرنا رقا نا اتوصف كرن ام چاوا حس خود ديار بكن هشتا كيما رقا وارمية وام قلق جيرا حز دكن آزاد کرنا رقا شکستن کامازنا داعشه لی هشتا گفین وان دمینن و حسده دبیجت هزن وان و برو بروکن شرین دیر زوره بچن. خالد فتاح دنگ امریکا و باندورا رزگار کرنا رقا لسر روشا سیاسی یا کردین سوریه و پروژا فدرالیزما باکوری سوریه چبه؟ رقا دورکی گلکی گرینگ و استراتیجی جبوی چتین داعشی بجالیه کی ده و وکی دیجی رزگاری خاص یعنی حزب دموکراتی حزب سوریه دموکراتی که شر جهانی به حزب هماهنگی به حزب کوaliسیون 143 روز دست پیکرون گوی دور استراتژی شر دکرن گداگو تک چونکی لشکری و دست پیکا بداوانینا رخصنا تروریا داعشه نجبو کرده تنی جبوی مرو ما في کسی بجداری وی شر بن عرب و سریان و همو پیکاته سوری بجداری وی شر بن جبوی همو سوریا حتی او سوریه که لیکه که همبری وی حمله وی بینگاوی سکین از باورد که هلوستی واجد تیم کارتن دست پیکا گاوین پیشی یه لگرینا پیدا کرنا چارسریه که جبوی آلوزیا سوری یعنی جی وکی ناوندا چاتم هاوس بود پیدا کرنا ریه که جبوی درکتنا جی دوجه سوریه از باورد که یک گاوی استراتژی هات آویتن پیرجی همان دمیده پرالیل مروکار بیجه شر دیرا زوریج داد کرنج بر رقای دی شر دمی خوی داوی دبو وقت دیار دبیج لفو تفگره هزی نامنتوی روسیا امریکا ایدی ایجا مروکار بیجه براستی گاوی پیشی و بین آویتنج بوی پیدا کرنا چاره سریه که مایندش بوی همو سوری و دسپیکا گاوی جبوی پیشروج است. خسریا دموکرات ل سوریه ل هرمین کردی دوزا فدرالی دکت بیجه فدرالی باشترین شیوه جبو روشا سوری بگشتی و جبو کرد سوریه جی لی یعنی پیدوی چه هی جبو اف پروژه بسرکوه و کار بجی خوب بگرد ناو اف روشا آلوز نهاگو سوریه تی درباز دبه. از باور کیم یک جیتشتی گلکی باش و گرینگ کردا بدو نرخاندنا دلی خانه کتن نه نرخاندن وقت دلی واد خواسته دلی کردا به میلیون سوری پیر لید خست و تخست رژیم هفته کی دیاد ماه کی دیاد ماه دیاد سال کی بروخه لی او درخواستن تشتکه و راستی تشتکه رعالیت تشتکه جبوجی قریبون تیگشتنه کی باش و خوندنه کی با آسوی کی دور ناس بکن بزانبن که افریجیم زونا کبل گرویش حزی خطرن که فکرم بالا خب بده برو بده در روجاوای کردستانی و باکور سوری رژیم به تمامتی هاتی رو خواندن سازیا اسایشیه سازیا ای اولکاری هنه هزه کی لشکری باور کن یا هری خورد حتی مرو براوردی رژیم که بده هزاره کچ خورد بین سیوانا قصدت جی خود گرن سیستم پرورده ایه همود بیشتر به کیمانی قصبون خوشی بیگ زیاده درشما با بیشتر درشمایی گوتن و کردی قیریان گوتن گل رژیم خواص رژیم هلوشه و شعب یورید اسقاط نظام لیکافن لسر عرضه او گاوی هان آویتن ایتیمرو کار بیش اف دفر آمادهش بوی سیستمی دستپیکه ده تناف زیاده لی تنبو پشتیوی بو سیستما خسریات دموکراتیک پشتیوی به تفلیبونا پکاته دی گلی سوری دوی دفرده و حتی هنگ دفرده سوری تن تفلیبی سیستمت بنجه نه تنش باکره سوری جبلیش تن و شامیش تن و گلک دفرده بجدار دبن ایدی اف دیسا بیشم وکی ام بیشن ناون نمکنه دموکراتیک به مثلا کردی نپجرینه دویده که ام بیشن بجداریا پکاته دی تنبه و الهفکرنک تنبه نمکنه اف سیستمی دموکراتیک به فدرالیزم وکی پیدا کرنا چاره سریه که ایش و آزار زیدی 5 سالی رژیم بعض به حکومت کی به رژیم کی مرکزی همو اولاد بن امر و فرمانه دیگر
ئێستا کە ڕەقە بە تەواوەتی لە دەستی داعش ڕزگار کراوە ئایا کاربەدەستە کوردەکان چۆن دەڕواننە داهاتووی ئەو شارە بابەتی ئەم راپۆرتەی کورد کۆنەکشنە. بەرپرسێن پرۆژەیە فدرالیزمێ یا باکووری سووریایە پشتی ڕزگارکردنا ڕقایە ڕەوشەیە چاوا دنرخینن. هەفسەرۆکێ پارتیا دموکراتیک یا پێدێ برێز شاهوز حەسەن دبێژە گۆ پشتی ڕقایە قوناغەکن و دەستپێکریە. گوهرتنا نەقشەیە کۆنترۆلا هێزین لەشکەری وی بخۆرە گوهرتنەکە سیاسی بینەهولێ. و دبێژە ئەف دەرفەتەکە ji بۆ دەستپێکردنا چارەسەریya سیاسی li Sûriyayê. Eger li ser erdê pêşketin bi vî rengî bin, aliyê siyasî dijî divê bi vî rengî be. Yani li gor waqeyekî heye nêzîkatiyek pêwîst e. Ev opozisyonekî heye yek ne li heve, ne yeke belav e. Li ser erdê ti hêzekî wê cidî tune ye. Agî heye jî pir lawaz e zîf e. وەکو واقع یعنی هێزên سووریا دموکراتیک و رژیم ئەم بێژن قسمی هەری زێدە ji axa Sûriyê dibin destê wan de ji bo wê çareseriyekî eger hebe taybet hêzê Sûriya Demokratîk yan nûnerê wê siyasî çi Federaliya Demokratîk a Bakurê Sûriyê be yan Meclisa Sûriya Demokratîk be di astekî hîn xurtir hîn mastir wekû tarafekî bi serê xwe divê cîjê re hebe و di nava guftugû hevdîtina de be hetan ha ev nebûye ev ya kêmansiyekî mezin e û bi vê rengî tu çareserî dernakeve pêş. Hevseroka Meclisa Damizrêner ya Federalîzma Bakurê Sûriyayê Birêz Hediya Yusuf dibêje got bi rizgarkirina Reqayê guhertinek mezin çêbû û projeya federalîzmê li ser xakê cihê xwe girt. Ji bo vê ji gor nêrîna min rizgarkirina Reqayê misûgerkirina vê nêrînê ye ku hêdî di çareseriya Sûriyeyê de yek cihê Kurda di çareserî de cihekî sereke di heman wextê de projeya ku li Bakurê Sûriye li pêşketî dikare bibe nemûzecekî bibe nîmûneyekî ji bo giştî Sûriye ku Sûriye pêşerojê de bi dewletekî federal demokratîk ser wî esasî yekîtiya Sûriye were parastin. Bo jê ez dibêjim rizgarkirina bajarê Reqayê vî misyonî erê dike û vî projeyê watayekî hîn xurtur didiye de û gelê Sûrî hêdî bi vîya dikarine pêşeroja xwe نقاش بکن و هدی ویجا درباسی پیوجو کی دیالوگ ببین جبر کو başqatri ve rel peşya gel Sûri nine yani لالiyekî din berpirsên federalîzmê tekez dikin got bi dawîkirina terora Daişê li Sûriyayê êdî derfetek mezin heye ji bo destpêkirina çareseriya siyasî. Serokê Partiya Yekîtiya Siriyan ya Demokratîk Birêz Senherî Barsûm dibêje got bi saya qesedê Reqa hat rizgarkirin. û divabe bi dawîkirina terora Daişê li Sûriyayê derfetek hebe got ji bo çareseriya siyasî li Sûriyayê. Niha zemîn amade ye ji bo çareseriya siyasî li Sûriyayê. Em daxwaza vê çara siyasî dikin ya got ev çara tenê li pêşiya me heye li ser pêngehan û nertiya hemû gelan û pêkhatan. Hemû gel, hemû pêkhat di Sûriya pêşeroj de divê hevbar bin. Berpirsên projeya federalîzma Bakurê Sûriyayê dibêjin bi rizgarkirina Reqayê niha hêza Sûriya Demokratîk qesedê bêtirî 20 sedî ji xaka Sûriyayê diparêze û nûnerên siyasî yên hêza Sûriya Demokratîk divabe cihê xwe di danûstandinên pêşaroja Sûriyayê de cihê xwe bigirin û dibêjin federalîzm modela herî baş e ji bo Sûriya pêşeroj. Zana Umer dengê Amerîka Qamişlû. Serokê Erkanê Artêşa Îranê Jeneral Mihemed Baqir serdana eniya şer li nêzîkî Helebê kir li gorî ajansa nûçeyan ya Hizbullaha Libnanî ev serdana Baqir û karbidestên bala yên Îranî rola Îranê di rewşa Sûriye de diyar kir. Di vê serdanê de Baqir bê serokê Sûriye Beşar el Esed re kom bû û rewşa leşkerî bi hev re giftugû kirin ji aliyê xwe ve jî İsraîl metirsîn û nerazîbûna xwe di derbarî rola Îranê de di Sûriye de diyar kir. بەڵێ خۆشەویستان لێرەشدا دینە کۆتایی بەرنامەی کورد کۆنەکشنی ئەمڕۆمان تا ڕۆژی سێشەمە هەر شاد و بەختەوە ببین دخیر و خۆشیە.